ئەرێ ڕاستەکەی ئەزانی بۆ هەر لە مناڵی و حەزم لە وێنەگرتن ناکرد گه دەگەریم گاه دەسووتێم غەرقی ئاورم ئاخ لەبەر بەختی سیاه نازانم ئەس بۆچ نامرم خۆشم دەوێ عەزیزم لە دووری تۆی عەزیزم کەزیزم. ئەوەندە وتت ئەڵێم ئەم شارە جێبێڵم سەفەرکەم تا سەفەرێکی دوور و درێژت کرد بۆ ئەوەندە بێدەنگی. سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان. ڕاستە فەرموویت من ماوەیەک ئەوە ڕەخنێکە لەسرم دەکەوێت و قبوڵەکەم ئەو ڕەخنە بێدەنگ بووم. بەڵام هەروە کە پێشتریش من لە زۆر بەرنامەکان وتومە لەوەقع سەردەمی کارکردن گۆڕاوە، چون سەردەمەکە گۆڕاوە تەبیعیە ئیتر وەکو جاران نییە تۆ زوو بڕیتە بەرنامە تەلەڤیزیۆنەکان دانیشی یا ئالبوم دەربکەی ئالبومەکانت چاپ بێت و بڵاو بێتەوە ئێستا کەس سیدی ناکڕێ لەواقع تۆ ئیتر وەختێک سیدی نەکڕی مەجبوری بە شێوەیەتر ئیش بکەی تۆزێ ئەوە یەکێ لە بەشەکەی و بەشێکی چی هینگەل شخصی و ژیانی شخصی خۆم بووە هۆیەوە تۆزێ دابڕێم. بەڵام ئەوەسێ من 1-2 ساڵە هاتوومەتەوە و لە خزمەتدا. زۆر لە مێژە نەگەڕاویتەوە کوردستان بۆچی؟ ڕاستەکەی ڕاستە فەرموویت من ماوەیەک من یەک جار هاتم بۆ کوردستان ساڵی 2006 هاتم بۆ کوردستان هەر ئەو یەک جارە بوو تا پارەکە هاتمەوە و ئەوە ئێستەیش دوارە هەم لە خزمەتێەوە و هۆەکەی چی ئەرزم کردی ڕاست و پاکەکەی ژیانی شخصی خۆم جۆرێ بوو ئیشێکم هەبوو ئەو ئیشە بە من مەجای ئەوەی نەئەداکە تەحتیڵاتی زۆر وەربگرم کە بتوانم سەفەر بکەم ئەوە هۆکەی بوو سەفەر ئەمتانی 2 ڕۆژ و 3 ڕۆژ دێ بۆ کوردستان بەڕاستی حیفەت و نەیتەوە مانگی دابنیشی و لە کوردستان و هەوای کوردستان لەزەت بەری. خەڵکێکی زۆر هەواداری دەنگی تۆیە هەز ناکەی غەدریان لێ دەکەیت کە زوو بەرهەمیان بۆ ناکەیت؟ داوای لێبردنیان لێ ئەەکەم لێرە و عەشق و خۆشەویستی خۆم بە هەموو هەوا خاکانی دەنگی خۆم دەرئەبڕم. ئێستا من کارم هەیە کاری زۆری چم کردووە ڕاست و پاکەکەی بەس لە بڵاوکردنەوەکەیە تۆزێ کورتیم کردووە ئەبێ سوشیال میدیا لەواقع بە حرفەی بە شێوەی حرفەی بەکاربێنم کە لەم زەمینە کەم کاریم کردووە قبوڵەکەم داوای لێبرنەکەم بۆ ئەو خەبرە کردومە زۆر سوەس. دەزانم چالاکوانێکی دیاری بواری ژینگەیت لەم بوارە چی نوێت هەیە؟ تازەترین بەرهەمی ژینگەی من بەرهەمی داربەڕوەکانی زاکرۆسە کە پارەکە خوێندومە پێرارەکە من گۆرانیترم هەر بۆ ژینگە خوێن کە سید ئەحمەد ڕەواندزی موسیقاکەیان کرد و کاک بژاردیلان لەوەقع میکس و ماسترینگەکەی کردبووی. ئێستایش لەواقع گەرەکمەس ئەگەر بۆم بکرێ لە ڕێگەی سوشیال میدیا زۆرتر خزمەت بە ژینگە بکەم کە فقط لە ڕووی کاری هونەریەوە مەبەستم گۆرانیەوە نەبێ ئەتوانم لە بوارەکانی تریچە من فعالێکی ژینگەم و هەر هەم لەو خزمەت لەو بوارە و هەمیشەی چالاکی خۆمەکەم حتا ئەگەر تەنیا خۆم بم لە ناو سوپەرمارکتێکا خەرید بکەم من باسی ژینگەی خۆمەکەم لە تاکسیەکا بم باسی دەکەم یا لە هەر شوێنێتر ئەبێ هەمومان وابێ بەڕاستی ئاور لە ژینگە بدەینەوە. دەسەڵایەتی من چی بوو نردی بەختم وای هانی چرخی چایە وای لێ کردوم تۆ بۆ خۆی شێدەزانی چرخی چایە وای لێ کردوم تۆ بۆ خۆی شێدەزانی گۆیڵنی شایان ئەسمەر حاڵم پەریشان گۆیڵنی شایان ئەسمەر حاڵم پەریشان هەرچەند کەوتمە غەریبی نایەشکێنم ئەهد و پەیمان. لە دەرەوەی وڵات بەچیەوە خەریکیت؟ ئێستا لە دەرەوەی وڵات ڕاستەکەی من لەگەڵ کۆمپانیەک ئیشی ڤۆیس ئۆڤرینگەکەم تقریبا 1-2 مانگێکەوێت ئەمەوێ کارەکەیان لەگەڵ قەت بکەم ڕای بۆستێنم ئیشیان لەگەڵ نەکەم
مەسەڵەن بۆ فیلمێ بۆ کارتونێ بۆ شتێک ئەبینی پێویستیان هەست کە تۆ قەتعەیەکت پێ ئەدا ئەژێ ڤۆیسی تۆ بە زمانی ئینگلیزی مەسەڵەن ڤۆیسەکەی بۆ دابنە یا حتا بە فارسی بۆ دوو زمانە کوردی و فارسی و ئینگلیزی مەسەڵەن من ئەوە ئیشی منە کاری ڤۆیس ئۆڤرینگەکەم کە دەنگم ئەخەمە من پێشتر چون کارم لە رادیۆ و تەلەڤیزیۆن کردووە و وەکو مۆزیع کارم کردووە دەنگم بۆ ئەو شتانە یعنی کارەکەم ها لە ڕابطەتەک دەنگمە ئەم دەنگە بۆ من زۆر زۆر مهمە. بەرهەمێکی تۆمان لەلا بوو گیرمان خواردبوو وێنەمان دەست نەدەکەوت بۆ ئەوەن دەوێنێت کەمە. ئەرێ ڕاستەکەی ئەزانی بۆ هەر لە مناڵی و حەزم لە وێنەگرتن ناکرد باوەڕم پێ بکە وێنەم هەر بەعام کەمە ئەیژم باشە وێنێک هەیە هەرە وێنە وەلێ ئێستا ئەگەر بۆم ئیتر لەواقع ئەم ئەوە ئەنتقادەکان زۆرە لەسرم نازانم چی بڵێم بەڕاستی هەوڵ ئەدەم وێنێ زۆریش بگرم ڕاستەکەی چون تۆ ماوەی 15 ساڵ 20 ساڵە گوزەرێ دەموچاو ئەگۆڕیێت و ناتوانێت هەر ئەو وێنە کۆنانە بەکاربێنیت ئێستا وێنێ زۆر ئەگرم و بەسەر ئەو چاومە پێتانی ئەدەم.